ڕەوشی ئابووری و ئاڵوگۆڕە بازرگانیەکان لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. سەرۆکی ژوورە بازرگانیەکانی هەرێم دەڵێت دوای ڕێکەوتنی هەولێر و بەغدا بوژاندنەوە لە بواری بازرگانی سەری هەڵداوە و ڕۆڵی ژوورە بازرگانیەکانیش بۆ پێشخستنی ئەو بوارە گرنگە. جوولەکی زۆر باش و ڕێکوپێک بۆ باری ئابووری هەیە. هیواداریشی کە لە داهاتوودا زیاتر جوولێکە و سەرکەوتوانەبی و ببیتە هۆیەک و فاکتەرێک بۆ بژاندنەوە و هێز بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان چەندین ژووری بازرگانی کراونەتەوە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و پەیوەندی ئابووریەکان لە ناوخۆ و دەرەوەی هەرێم. نوێنەری ژوورە بازرگانیە نێودەوڵەتیەکان ڕایدەگەیەنێت بەردەوام دەبن لەسەر کاراسانی بۆ وەبەرهێنان و بازرگانانی ناوخۆیی بیانی بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان و وڵاتان کاری بازرگانی بکەن. ئاسانکاری بۆ هەردوو کەرتی تایبەت و کەرتی گشتی، پەیوەندی کەرتی تایبەت و کەرتی گشتی لە ئاستی بازرگانی لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی پتەوتر دەکەین، یارمەتیان دەدەین کە بتوانن لەو وڵاتانەی دەرەوە کە ئەگەر کەرتی تایبەتە یان کەرتی گشتیە ئاسانکاریان بۆ بکرێ، پەیوەندیان بۆ دروست بکرێ لەگەڵ حکومەتان و لەگەڵ بازرگانانی نێودەوڵەتی. لە هەرێمی کوردستان ئامارێکی ڕەسمی لەبارەی قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتان بوونی نییە، بەڵام بنیانانی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان هۆکاری بەرزبوونەوەی ئاستی ئاڵوگۆڕیە بازرگانیەکانە، بەتایبەت لەگەڵ وڵاتانی دراوسێ بە شێوەیە کاندان و پاڵپشتیکردنی کۆمپانیا و سەرمایەدار و خاوەنکارەکان هۆکاری بەرزبوونەوەی ئەو قەبارەیە. قارەمان زۆهەر، کورسات نیوز، هەولێر.